دیارەکە ئەم لە سێم هەفتەی شەڕی نێوان ئیسرائیل ئەمریکاوە ئێران داین کە 28 مانگی ڕابردوو با دەست پێشخەری ئەمریکا بە ناوی تووڕەی داستان ئاسا و نەڕەی شێر لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە دەستی پێکرد. ئێرانیش لە وەڵامدا ئۆپراسیۆنی بەڵێنی ڕاستگۆیی بۆ سەر بنکە و بارەگاکانی ئەمریکا لە ناوچەکە هاوکات ئامانجە دیاریکراوەکان لە نێو خاکی ئیسرائیل دەست پێ کردووە، بەڵام پێشهاتەکانی بەردەممان کۆمەڵێک ڕووداوی چاوەڕوان کرا و هاوکات کۆمەڵێک ڕووداوی چاوەڕوان نەکراویشی تێدایە کە من لەگەڵ میوانەکانم گفتگۆیان بابەتانە دەکەم. بەڕێز وریا قەرەداغی ڕاوێژکاری نێودوڵەتی لە هۆڵەندا لەگەڵم دەبێت هاوکات دکتۆر دڵزار ساڵح سادق شرۆڤەکاری تایبەتی کوردستان 24 لێرە لەگەڵمە. دکتۆر زۆر بەخێر بێ بە بەردەوام ئەم چەند ماوەیە لەگەڵمانی. با سەرەتا لە جەنابتەوە دەست پێ بکەم دکتۆر، ئەوەی عێراق تا ئێستا پەلەقاژیەتی لە نێو ئەم گێژاوەدا کەمێک بەر لە ئێستا بەیەکەوە بووین کە ڕاگەنراوەکەی سەرۆکوەزیرانی عێراقم خوێندەوە دەڵێت بڕیاری جەنگ لە دەستی دەوڵەت و دامەزراوەکانیەتی، کەواتە عێراق ئاماژە بۆ دەکات کە کۆنتڕۆڵی چەک لە دەستی دەوڵەتدایە، کۆنتڕۆڵی میلیشیا لە دەستی دەوڵەتدایە. ئەمە چ ئاماژەیەک دەگەێنێت؟ خۆی ڕاستە عێراق وەکو دەوڵەت بەڵێ کۆنتڕۆلی چەک لە دەستی ئەودایە، هێزەکانی کە تایبەتن بە سوپای عێراقی و هێزی ئەوانەی کە لە چوارچێوەی وەزارەتی بەرگری عێراقدان، ئەگەرچی هێزە میلیشیاکانیش خۆیان بە دەستور لە چوارچێوەی وەزارەتی بەرگرینە، بەڵام ئەوان هێزێکی ئایدۆلۆژینە و لە دەروەی وەزارەتی بەرگرینە. بۆیە حکوومەتی عێراق ئەوەی کە پەیوەستە بەخۆی و بە حکوومەتەکەی ئەمن دڵنیام و ئەمە خۆیان یەکلای کردێتەوە کە ناچنە ناو شەڕ و بێ هەڵوێست و بێلایەن دەبن و هەوڵش دەدەن هاوسەنجی بپارێزن لە نێوان هەردوو لایەنی شەڕ کە ئێران و ئەمریکایە. بەڵام ئەوەی تر کە باڵێکی ترە کە میلیشیا چەکدارەکانن، ئەوانە گروپ یەکجار زۆرن، ئێمە ڕێژەکەیان دیاریکراو نییە، ڕێژەیەکی یەکجار زۆریان هەیە، ڕەنگە بە ئەندازەی سوپای عێراق بن یاخود نزیک بن لەو ڕێژەیە ژمارەیان و پڕچەکن بە جۆرەها چەکی پێشکەوتووی کە ئەوەی کە دابین کرابوو لە ماوەی دوای ساڵی 2023 بۆ سوپای عێراقی، ئەوانش بە هەمان چەک پڕچەک کراون. بۆیە ئەوانە لە دەروەی وەزارەتی بەرگری سوپای عێراقن، ئەمانە فەرمان لە وەزارەتی بەرگری عێراقی وەرناگرن، ئەوانە لایەنی تایبەت بەخۆیان هەیە، ئەگەرچی لە چوارچێوەی وڵات دەستوردا شوێنیان بۆ کراوەتەوە بەشێک، بەڵام ئەمانە لە ئێستادا لە کاتی ئێستادا چونەتە شەڕێک لەگەڵ هەموو بنکە و بارەگاکانی ئەمریکا، پەلاماریان دەدەن و ڕۆژانە لێیان دەدەن، هێرشیان دەکەنە سەر و لەلایەن ئەمریکاشەوە ئێمە دەیبینین ڕۆژانە ئەوانش بە هەمان شێوە بەرپەرچی پەلامارەکانیان دەدەنەوە گورزی کوچندەشیان. باشەم گروپانە تاکەیتوانن بەم شێوەیە بەردەوام بن لە کاتێکدا گوشارێکی زۆریان لەسرە. هەر ئەمڕۆ سەرۆکی ئەمریکا و ناوەندە باڵەکانی ئەمریکا هۆشداریاندا بوو کە نەردە دیبلۆماسیەکان و هاوکات کۆنسوڵخانە و باڵێۆزخانەکانی دەکرێتە ئامانج لە عێراق و لە کوردستانیش. ئەوانە دەتوانن بەردەوام بن لەبەرەوەی ژمارەیان بە دانە و دوودانە نیە، ئەوانە باسمان کرد گروپی زۆرن و هێزێکی یەکجار زۆرن و ئێمە نازانین لە ناویاندا چکە ئەوان گروپ و لایەنی دیاریکراوە هەیە، لە ناویاندا هەیە زۆر تونڕەوە، لە لایەنان هەیە میانڕەوە. ئەو جا ئەو گروپانێک کە جەنجان ڕاگەیاندووە ئەوانیش لقی ناو ئەو گروپانەنە تا ئەوانە شەڕیان کە ڕاگەیاندووە و باڵەکانیان کە دیارە تاکو بە تەواوی لە ناو دەبردرێن، ئەوانە شەڕەکانیان لە دژی هەموو ئەو ناوەندە دیبلۆماسیانە ڕەنگە بەردەوام بێت و پەلاماریان بدەن و بە هەرێمی کوردستانیشەوە کە لە پەلامارەکانی ئەوان بەدەرنێ ئێمە ڕۆژانە و شەوانە دەبینین لەلایەن ئەوانەوە هێرش دەکرێتە سەر ئاسایشی هەرێمی کوردستان و بەمەبەست دەژیرێت. زۆر باشە، با بۆ چون میوانەکەم لە هۆڵەنداشەوە بزانم. بەڕێز وریا سپاس کە لەگەڵ کوردستان 24 بەڕێز وریا میوانەکەم دکتۆر دڵزار ئاماژەی بەوە کرد کە ئەو گروپانەی کە لە عێراقن لە ئەم شەڕەوە تێوە گلاون و دیاریش نییە کەی ئەوانە کەونە ژێر کاریگەری و گوشارەکانی ئەمریکا و پێت وایە دەوڵەتی قوڵ هێشتاش لە عێراق ڕۆڵ و کاریگەری هەیە یان نا حکوومەتی عێراق خۆی دەتوانێت بڕیار لەسەر کۆنتڕۆڵکردنی ئەم گروپانە بدات کە ئێستا خەریکن عێراق لەم گێژاوە تێوە دەگلێنن و گوشارێکی زۆریشیان لەلایەن ئەمریکاوە لەسرە. ئەم کاتەتان باش و کاتی بینەرانش باش و سەلاو بۆ میوانە بەڕێزەکەتان. وا دیارە ئەوانەی کە لە ژێر کۆنتڕۆلی وەزارەتی بەرگری عێراقە، سوپای عێراقە و حەشدی شەعبیە و هەندێ میلیشیاشی کەش هەیە، بەڵام ئەوانەی کە لە دەرەوەی ئەوەکو میوانە بەڕێزەکەتان ئاماژەی بۆ ئەوانە لە ژێر کۆنتڕۆلی حکومەت نییە، بەڵکوان لە ژێر کۆنتڕۆلی هەندێ پارتە سیاسی شیعەکانە و زۆربەی ئەو فەسایلانەی کە لە ژێر دەستی حکومەت نییە ئەوانە لاینگیری ئێرانەکەن و بەڵکو بتوانن بڵێم فەرمانیش هەر لە ئێرانەوە وەرەگرن بە ڕێگەی فەیلەقی قودسەوە. اینجا ئەمەیە مشکلەکە کێشەکە لە عێراق ئەوەیە هەندێ فەسائل هەیە لە عێراق، هەندێ گروپی چەکدار هەیە لە عێراقا فەرمان لە حکوومەتی عێراق وەرناگرن وەرە لە وەزارەتی بەرگری، بەلکوت لە فەیلەقی قودس ئەوانە وەکو چۆن جاران
ابو مهدي مهندس وقاسم السليماني كنترول هم اشتكى كرد لبغداد استش العراق استش او ميكانيزم ما اما شيء كي قولي العراق بەڵێ بەڕز قەرەداغیر کەمێک بەر لە ئێستا سەرۆکۆزیرانی عێراق ئاماژەی بۆ کردبوو کە فراوانبوونی بازنەی ئەم شەڕاوە تێوەگلانی عێراق لێککەوتەی خراپی بۆ سەر عێراق دەبێت. ترسی عێراق چییە لەم نێوانەدا و لێککەوتەکانی بۆ سەر عێراق چییە گەرە ماڵۆزیانە لە نێو خاکی عێراق بەم شێوازە هەر بەردەوام بێت؟ چگە لەوەی کە مەسەلەی سەقامگیری عێراقە مەسەلەی ئابووری عێراقە ئەوە لە هەمووی گرنگترە. عێراق دەوری 3 ملیۆن و نیو یا تاکو جاروایە 4 ملیۆن بەرمیل نەوت هەنارداکە بۆ دەرەوە. باشە ئەمە هەر بەرمیلێکی بە $100 بێت ماناوێ مانگانە دەوری 7 تاکو 8 ملیار دلار عێراق زەرەرەکات. ئەگەر ئەمە نێنێرێت باشێتر عێراق چۆن ئیدارە بکات گە لە 180 لەسەر هاوردەی نەوتەژێ. اینجا عێراق بێ ئەم مەسەلەیە زوو بە فریای بکەوێ و هەوڵ بدات بەرەو کەرتی کە ئەتبات کەرتی کە بێت وەکو کەرتی زراعەت و کشت و کاڵ ئەوە زۆر گرنگە بە کەرتیکەیە هەیە لە عێراق ئەوانە زیاتر بژانەوەیکی گەوری بخاتە ناویە چکە مەسەلەی نەوت. دووەم عێراقش پرشەکەی هەرەکەوێتە عێراق چکە عێراقش ناسراوە سەر بە ئێرانە حکومەتی مرکزی عێراقشە ئەگەر ئەوەتانێ ڕۆژ نییە ئیسرائیل و ئەمریکا لە حەشدی شعبی نەدەن معناوەیە ئەم شەڕێ کە دش بە ئێرانە کرێت کە دش بە ئێرانە کرێت مانەوە کە لە عێراق دەن معناوەیە کە ئەڵێن ئێوەش پارچەیەکن لە سیاسەتی ئێرانە. ئەمەش بۆ عێراق خەتەرە. ئەم هەموو ساڵانەی لە 2023 و ئەمریکا زۆر هەوڵەدا لەگەڵ عێراق خۆی جیاب بکاتەوە لە سیاسەتی ئێرانە بەڵام عێراق نەیتوانی و ناتوانێت و ناشێوێت چونکە ئەوەی کە هەیە ئەمانە میکانیزمی بیرباوەڕی شیعەن ئەمانە پێکەوە بەیەکەوە وەکو یەک عایلەیە خۆیان حسێب وەک خانوادەیەک عێراق نەجەف و قوم جا خۆیان بە یەک پارچا بینن و نایانەوێت جیابنەوە لە سیاسەتی ئێرانە و بەلکۆیانێ مقاومەش بکەن بەرامبەر ئەوەی کە دش بە ئێران شەڕکات. ئەمە کێشی زۆر گەورەیە بۆ عێراق وەکو وڵاتێکە. باشە ئەگەر ئاماژە بە فراوانبوونی ئەم شەڕە بکەین دوێنێ ئەمریکا دوێنێشەوە پراسۆنێکی زۆر گەورەیان دەست پێ کرد لە باشووری ئێران بۆ سەر دوورگەی خارک کە بە شادەماری ئابووری و نەبزی ئابووری ئێران ناوی لێوە دەبرێت و هاوکات دۆناڵد ترامپ پیشوتی کە ئەمە گەورەترین ئۆپراسیۆن بۆ لە کەمێژوودا ئێمە بڕیارمان لەسەر درابێت چاونە ترسانەمە بکەین. ئامانجی ئەمریکا لەم ئۆپراسیۆنە نوێی چی بوو؟ ئەمریکا ئایا تەنها مەبەستی ڕوخانی حکوومەتی ئێرانە یا لێدانە لە ڕێگی ئابووری و هاوکات کۆمەڵێک ئامانجی دیکەی دوورمەودا لەگەڵ هاوپەیمانەکانی؟ ئەگەر تەماشای سیاسەتی ئەمریکا بکەیت لە پێشی 12 ڕۆژ کە شەڕەکە دیسی پێکرد زۆر ئاشکرا بووتی ملەتی ئێران هەڵبسنەوە تا ئێمە لێ ڕێگەین هێڕش ببنە سەر مؤسساتە ئەمەلیانە دێن ئێوەش هێڕش بوێن و ئەمە حکومەتی قەڵبەکەینەوە نامانێم حکومەتە بێنێت ئەبێم حکومەتە بڕخێ و خۆمان سەرکردەیەک دانێن لە ئێران. ترامپ بە ئاشکرا لە تەلەڤیزیۆن وتی بوو خۆمان سەرکردانێن نە ئەترافەکە بە کوڕەکەی شا و نە ئەترافەکە بە ئۆپۆزیسیۆنی ئیران. وای تەسەور کردەمەوە کو ڤەنزوێلایە دێت بە هەلیکۆپتەرێک سەرۆک کۆمارەکەی بات و خۆی و خێزانەکەی خۆشی لەفەرێدانێ و 300 بلیۆن بەرمیل نەوتەکەی خۆیتە ژێر کۆنتترۆلی. ئێران وانە. ئێران وڵاتێکی تەجروبێ ئەزبوونێکی زۆر گەورەی هەیە لە شەڕە لە جەنگە 8 ساڵی عێراق و ساڵەهایە دش بە ئەمریکا و بە ئیسرائیل شەڕەکە ئەزبوونێکی گەورەی هەیە دەستی هەیە لە ناوچەکەشە. اینجا سیاسەتی ئەمریکا نەختە گۆڕا لەوەی کە ڕوخاندنی حکومەتی ئێرانە وتیان ئێمە ئامادەین بۆ گفتوگۆ دوایە وتیانە ئێمە ئێران حکومەتەکەی ڕخێن دوایە هاتی کە عالی خامنەیان کوشت واتە سەوریان کرد کە ئەمە سنتراڵە ئەمە پیرامیدە کە علی خامنەیت کوشترەوە سیستەمە کافۆتیە لەناو شیعە ئەم میکانیزمە نییە بەلکو ئەوانە اعتمادیان لەسەر میکانیزمی ویلایەتی فەقیه ئەو بەدیلیان زوو بۆی دۆزیەوە بەلکو ئەوان خو زۆر نیگەران بوون کە علی خامنەی پیر ببوو و چی بکەن ئێ باش ئەمریکا هات علی خامنەی بۆیان کوشت و علی خامنەیەکی گەنجی هێنایە لە شوێنیەوە. ئەم میکانیزمی ئەو خەیاڵێکی ئێران ئەمریکا کردی کە ئێران بڕخێت بە زووترین کاتە ئەو میکانیزمی ئەو پلانێکە دای نابوو ئەو پلانە سەر نەکەوت و ئێران ناڕخنێ بە موشک بەلکو ئەبوایە پێشەکی پلانێکیاندا بنایە بۆ دروستکردنی
ئۆپۆزیسیۆنێکی زۆر بەهێز بتوانن بنکە پەیدا بکەن بتوانن لە ناو کۆمەلگای ئێرانە نەختەرختە خۆیان قایم بکەن اینجا دەست بکەن بەڵام بەم شەڕێکە ئێستا هەیە بەلکو ئەتوانم بڵێم زۆر ئێرانی منیان ناسم کە زۆر معارضی حکومەتی ئێرانن هەڵگەڕاونەتەوە لێ ئێمە وەتەنمان زۆر گرنگترە لەوەی کە حکومەتی ئێرانە ئێمە بەرگریەکەین لە وەتەنی خۆمانە وەکو ساڵانی شەڕی عێراق و ئێرانە کە زۆر بە ئێرانەکانە وتیان ئێمە شەڕی سەدامەکەین بە دژی حکومەتین بەڵام نیشتمانمان گرنگترە ئەمە هەڵەبوو لە ئەمریکا ئەمە هەڵەبوو ئێستاشە بڕوا بکەم کەوتوتە ناو هەڵەیەکی زۆر گەورە ئەمریکا ناتوانێت لێ دەربچی احتمالی هەفتەی داهاتوو ئەگەر بۆی نەکرا حکومەت سقوط بێ ئەمە تەکلیفی ئەمریکا زۆرەکات بە هەنگرایی زیاد بۆ لە ئەوروپا لە دنیاە جیۆپۆلۆتیک ڕۆژ بە ڕۆژ ئاڵۆزاترە بێتەوە مەشاکلی ئاسایشی خۆراک زۆر گەورا بێتەوە سوتەمەنی بەرز بێتەوە ئەگەر وا بڕوا هەم بۆ ئەمریکا و هەم بۆ ئیسرائیل زۆرە مەجبورە بن ڕای وەستێنن بە شێوەیەکی موقت. زۆر باشە دکتۆر دڵزار پێت وایە کە ئێران لە ڕووی ئایدۆلۆژی و عەقیدەتیەوە بەسەر ئەمریکادا سەرکەوتووە بەڵام ئەمریکا لە ڕووی سەربازی و هێرشەکانیەوە توانوێتی ئێران لاواز بکات وەکو میوانەکەش ماماژەی پێکرد ئایا ئەمە هەڵەیەکی گەورە بوو کە ئەمریکا تێکەوت؟ بەڵێ من بەتەواوی هاوڕام لەگەڵ بەڕێز کاگوریە یعنی ئەمریکا پێم وایە دیراسەیەکی هەڵەی ئێرانی کردبوو چونکە ئەمریکا پێی وا بوو ئێرانیش هەمانش هاوشێوەی ڤەنزوێلایان یاخود سووریا یاخود عێراقی سەردەمی سەدامە بێتن لە چەند موشکێکی لێدا و بە زۆر بە ئاسانی هێز داخل کات و بە دواتریش لە ناوی باتن یاخود وڵاتانی عەرەبی هاوکاری بکەن لە ڕووی هێزی زەمینی و ئاسمانیشەوە بەڵکو ئەوەی کە لە ئێران ڕوویدا ئێران جارێ جوگرافیایش یەکجار فراوانی هەیە جوگرافیای ئێران جارێ زۆر هاوکارە بۆ مانەوەی ئێران چونکە ئێران جوگرافیایشی شاخی و زمینی قولی هەیە و جوگرافیایشی بەرفراوانی هەیە تاکو ئێستا ئێران نەیتوانیوە لە ڕێی هێزی ئاسمانیشەوە بچێتە ئەو پەڕی ئێران تەنها تاکو تاران ڕۆیەوە و ئەسفاهان و ئەوانە نەیتوانیوە بچێتە ڕۆژهەڵاتەکەی کە ناوچەکانی هاوسنووری ئەفغانستان و یاخود پاکستان و ئەو ناوچانەکە لەوێەوە دەتوانێت لە ڕێگای نەوتیشەوە خۆی بە چین ببەستێتەوە واتە دەواازەی ئابووری ئێران 100% نەبەستراوە ئەگەرچی لە کەندا و سەرچاوی هێزی ئابوووریەکەی زیاتر لە کەنداوە لەلایەکی دیکەشەوە لە ڕووی هزری ئایدۆلۆژیەوە ئێران وڵاتێکی ئایدۆلۆژیایە دەوڵەمەند کراوە بە ئایدۆلۆژیا ئەم ئایدۆلۆژیاش تەنها 46 ساڵی ڕابردوو نییە بەڵکو مێژوەکەی بۆ 500 ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە ئەمە هەر لە ساڵی 1501ەوە کە دەوڵەتی سەفەوی دامەزراوە تا ئێستام ئایدۆلۆژیای پەروەردە دەکرێت تەنانەت ڕەزاشا کە یەک لە شایەهرە بەهێزەکانی ئێران بوو بە هەموو توانای خۆی نەیتوانی ئایدۆلۆژیای شیعگەری لە ئێران لاواز بکە بۆیە ئەوەی کە هەیە لە ناو ئێران وەکو جنابی کاگوریاش باسی کرد لە لووتکەی دەسەڵات ئێمە ئەوەی کە بۆ ئەوی بەرچاوی بینەرانی بەڕێستان زۆر باشە. دکتۆر ببوورە لەگەڵم بمێنەوە هەواڵێکی بەپەلە هەیە بەیەکەوە دەبینین دواتر درێژە بە گفتوگۆکەمان دەدەین پەیامنێری کوردستان 24 هەرێستا ڕای گەیاند کە هێرشکراوەتە سەر بنکەی ڤیکتۆریا لە بەغدا ئەمە بەغدایە ئەمە چەندەمین جارە کە بنکەی ڤیکتۆریا لە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا دەگیرێتە ئامانج و ئاگر و دووکەڵیش بە بنکەکەەوە دیارە ئەم بنکەیە بنکەی مانەوەی ڕاوێژکارانی ئەمریکایە بە پێی ڕێککەوتنی استراتژی نێوان ئەمریکا و عێراق لە دوای ساڵی 2014 کە هێزەکانی ئەمریکا بەڕووبڕووبوونەوەی داعش لەگەڵ هێزەکانی هاوپەیمانان لە بنکەیە جێگیر بوون دواتر ڕێککەوتنی استراتژی کرا تەنها ڕۆڵی ڕاوێژکاری دەگێڕن هێزەکانی ئەمریکا لەوێ ڕاوێژ بە سەربازان و سوپای عێراق دەدەن ئەمە چەندەمین جارە بنکەی ڤیکتۆریا کە بنکەیەکی سەربازی ئەمریکایە لە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا دەکرێتە ئامانج هەر ئەمڕۆ دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا هۆشداریدا بوو با گروپ و میلیشیا چەکدارەکانی عێراق کە باڵیۆزخانە و شوێنە دیبلۆماسیەکانی ئەمریکا لە نێو خاکی عێراق وەرەمی کوردستان دەکەنە ئامانج ڕایگەیاند بوو بە توندترین شێوە ڕوبەڕووی ئەوان دەبنەوە ئەمە بنکەی ڤیکتۆریایە لە بەغدا کە کراوەتە ئامان چەندەمین جارە هێرش دەکرێتە سەر بنکەی ڤیکتۆریا کە شوێنی مانەوەی ڕاوێژکارانی ئەمریکایە هاوکارم دیلان بارزان ئەم هەواڵەی پشتڕاست کردوەوە کەمێکی دیکە لەگەڵمان دەبێت زیاتر زانیاری لە وەردەگرم سەبارەت بە چۆنێتی یاراستەکردنی ئەم درۆنانی کە بە
ڤیکتۆریا کەوتووە بنکەی ڤیکتۆریا هەر ئەم بەیانیەش هێرشکرا بووە سەر باڵیۆزخانەی ئەمریکا لە بەغدا لە ناوچەی سەوزی بەغدا و هاوکاتم هێرشانە لەماوەی ئەم چەند هەفتەی شەڕدا هەر بەردەوام بوونا بۆ سەر بنکەکانی ئەمریکا لە ناوچەکە بە تایبەتی لە عێراق و هەرێمی کوردستانیش ئەما سەرڕای هۆشدارێت توندانەی کە ئەمریکا داویەتی بەوەی کە پێویستە شوێنە دیبلۆماسی و بنکە سەربازیەکانی لە نێو خاکی وڵاتان پارێزراو بن و هەڕەشەی توندی لە گروپ و ملیشیا چەکدارەکانیش کردووە کە ئەم هێرشانە بێوەڵام نابن چەندین جاریش بنکەکانی هێزە چەکدارەکانی عێراق لەوانە حەشدی شعبی کراوەتە ئامانج لەلایەن ئەمریکا و هێزەکانی هاوپەیمانەوە لەبەرەوەی کە دەڵێن ئەم بنکانە شوێنی مانەوەی سەربازانی ئەمریکایە و ناوەندە دیبلۆماسی و سیاسیەکانی ئەمریکایە پێویستە پارێزراو بن هەر با پێ و ڕێککەوتنە استراتیژیەکە لە نێوان واشنگتن و بەغدا هەیە ئەم بنکانە دەبێت لەژێر کۆنتترۆلی حکوومەتی عێراقدا بن لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوشدا هەوڵێکی زۆر هەبوو بۆ چوونە ناوە لە دەواازەی ناوچەی سەوزی بەغدا بۆ هێرشکردنە سەر باڵوسخانەی ئەمریکا لە بەغدا ئەم بەیانێش هێرشکرا بووە سەر باڵیۆزخانەکەی ئەمریکا لە ناوچەی سەوزی بەغدا و ئێستاش بنکەی ڤیکتۆریا دەبینین کە شوێنی مانەوەی ڕاوێژکارانی ئەمریکیە لەوێ ڕاوێژ بە سوپای عێراق دەدەن و بە پێ ڕێککەوتنە ئەمنیە کە لە نێوانیاندا هەیە دانیشتون و هەروەها لەوێ ئەرکەکانی خۆیان ڕادەپەڕێن وێنەکان لە بەغداوە دەبینین و کەمێکی دیکەش زانیاری ورتر لە هاوکارم دیلان بارزان وەردەگرم دکتۆر ببوورە من قسەکەی جەنابتم پێبڕیت بەڵام ئەمە جارێکی دیکە سەر ڕای هۆشدارە توندەکانی ئەمریکایە هێرش دەکرێتە سەر بنکەی ڤیکتۆریا و باڵیۆزخانەی ئەمریکا و ئەم ئاڵۆزیانەی کە لە نێو خاکی عێراقدا دروست دەکرێت هەروەها لە نێو خاکی هەرێمی کوردستانیش پێت وایە کە ئەم هێرشانە عراق دەخەنە ناو گێژاوێکی قوڵە وەکو سەرۆکۆزیرانی عراق وتی میوانەکەشم هەر کەمێک بەر لە ئێستا ئاماژەی بە لێکەوتەکانی ئەم بابەتانە کرد خۆی گومانی تێدانە ئەمە بۆ وڵاتی عێراق یعنی باش نابێتن چونکە عێراق فشارەکانی لە دوولایەن کەوتوتە ژێر فشارەوە لەلایەکەوە لەلایەن وڵاتی ئێرانەوە کە گروپەکانی کە لە ناو عێراقن بەهۆی نزیکیان لە وڵاتی ئێران و وەرگرتنی فەرمانەکان لە وڵاتەوە سەرپێچی فەرمانەکانی حکوومەتی ناوەندی دەکەن لە عێراق و بە پێچەوانەی هەڵوێستەکانی حکوومەت ڕفتار دەکەن لەلایەکی دیکەشەوە فشاری دەرەچی لەسەرە کە ئەویش وڵاتی ئەمریکا و هاوپەیمانەکانیتی کە بەردەوام فشاری لێ دەکەن کە وا پێویستە تۆ ئاسایشی ناوخۆت بپارێزی ئەم هێزانە هەڵبەشێنیتەوە و هەڵوێستی توندت بەرامبەریاندا هەبێت بۆیە حکوومەتی عێراق نازانێت ناتوانێت چه هەڵوێستێک بگرێتە بەر ئایا لەگەڵ خواستی هاوپەیمانان و ئەمریکا ڕفتار بکات و بچێتن بەر بە هێزە پرۆکسیەکان بوەستێتەوە کە ئەمە شەڕی ناوخۆی بڕیارە بۆ عێراق قورسە زۆریش قورسە چونکە ئەمە بۆ عێراق وا بە ئاسانی ناچێتە دۆ عێراق خودی ئەم حکوومەتی ئێستای عێراق ڕاستە لە پێکاتەی جیاواز پێکاتوە تەنانەت کوردیش پشکی هەیە لەو حکوومەتە بەڵام خۆ کورد تعبیر ناکاتن لە هەڵوێستی ئەم گروپ و لایەنانەی کە دژی هێزەکانی هاوپەیمانان لە عێراق پەلامار دەدەن و دژیان دەوەستنەوە بەڵام ئەوەی کە ئەو بەشەی کە زۆرینەی حکوومەتی عێراقی پێکەیناوە بەشێکە نوێنەرایەتی ئەم گروپ و میلیشیا چەکداریانە دەکاتن خۆیان لە ژێرەوە هاوسۆزی ئەم گروپانن بۆیە ناتوانن هەڵوێست بەرامبەر بەو حیزبانە وەربگرن کە گروپە میلیشیاکانی لێ بۆتەوە یعنی ئەمە بۆ حکوومەتی عێراقیش بڕیارێکی ئاسان نییە یعنی ئەمە بۆیە حکوومەتی عێراقی ئەگەر بێت و بڕیار بداتن باوەی کەوا بەرەنگاری ئەم گروپانە بێتەوە تووشی شەڕی ناوخۆی دەبێتن دەبێت سوپای بخاتە ئامادە باشیەوە ئەم گروپانەش من دڵنیام دەستەوەستان ناوەستن و چەک دانانێن و بە فەرمانی حکوومەتی عێراقیش ناکەن بۆیە و ئامادەشن زۆر بە باشە دکتۆر عێراق توانای بەرگری هەیە خۆی حکوومەتی عێراق ئێمە دەزانین کە لە ماوەی ڕابردوودا بە جۆرەها چێکی پێشکەوتو ئەو چەکانەی کەوا پێویستە بۆ سوپای عێراقی بۆی دابین کراوە بەڵام ئایا سوپاکەی بەرگری دەکاتن خۆچکە ڕەنگە سوپای عێراقیش هەمووی لە کاتی ئێستادا ئامادە نەبێتن بەرەنگاری شەڕی داعشتا تانکەکانیان جێهێشت و سەنگەرەکان بەڵێ خۆلایەکی عێراقیان جێهێشت هەتان نزیکەی بەغداد تەنها فڕۆکەخانە چینما بوو کە بژیرێ و ئێمە دەبێ ئەوەش بزانین هەموو سوپای عێراقیش بەشێکی هاوسۆزن لەگەڵ میلیشیاکان چونکە لە ڕووی ئایدۆلۆژی و مەزهەبیشەوە هەر لەسەر هەمان ئەو مەزهبەنە کە گروپە میلیشیاکانی لەسرە بەیانەیە ڕەنگە ئەگەر لیان تون بکرێتن یەک فتوا دەربچێتن یاخود گروپ و هێزە میلیشیاکان داوایان لێ بکەن من دڵنیام ئەوانە چەک بەرامبەر بە برایانی خۆیان زۆر بە ئەستەم هەڵبگرن مەگەر بەشێک لەوانەی کەوا لە ڕووی مەزهبیەوە دژە مەزهبی ئەوانن بە تایبەتی سونەکان ڕەنگە بەڵام بۆ حکوومەتی عێراقی ئەمە ئەرکێکی قورسە لە بەردەم پێشاتێکی سەختدایە و حکوومەتی عێراقیش نایەوێ بچێتە ناو جەنگێک کە جەنجی ناوخۆیی بێتن لە ئەنجامی ململانەی نێودەوڵەتی وڵاتەکەی دووچاری ئەم جەنگە بێت کەواتە بەرژەوەندی عێراق لە چیدا بەرژەوەندی عێراق لەوەدایە کە دانوستان لەگەڵ ئەم نوێنەرایەتی و سەرکردایەتی ئەم گروپانە بکات و هەوڵیان لەگەڵ بداتن
قناعەتیان پێبێنێتن کە ئەم پەلاماردانانە لە کاتی ئێستادا بوەستێنن تاکو ئاراستەی جەنگ بەلایەکدا دەشکێتەوە چونکە ئەو دەبێت بزانێتن ئەم گروپانە ئەگەر نیازیان ئەوەیە پشتیوانی هاوسۆزی بۆ ئێران دەردەبڕن دەتوانن ڕەنگە حکوومەتی عێراق دەتوانێت پێشنیاریان بۆ بکات و با بچن لە ناو خاچی ئێران لەوێ بەرگری لە وڵاتە بکەن نەک لە ناو خاچی عێراق کە لە ڕووی سیادەی دەوڵەتیەوە جیاوازە خۆی وا دەنوێنێتن کەوا بەشێک نییە لە حکوومەتی لە وڵاتی ئێران و بە سیاسەتی سەربەخۆ تایبەت بەخۆی هەیە بۆیە ئەگەر لە ڕووی چەکداریشەوە ڕوبەڕویان نەبێتەوە خۆ دەتوانێت داوایەکی لەو شێوەیان لێ بکاتن ئەگەر ئەوان زۆر هاوسۆزن دەتوانن بچنە ناوخاشی ئەوان و لەوێەوە هەرچی پێیان خۆشە بیکەن ئەمە لە مێژوشدا ئەم شتەیە وابزانم هەبووە باشە. باشە با لە هۆڵنداشەوە لەگەڵ بەڕێز قەرەداغیان بابەتە گفتوگۆ بکەم بەڕێز قەرەداغی کە ئێستا ئێمە قسەمانە کرد هێرشکرایە سەر بنکەی ڤیکتۆریا لە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا کە بنکەی هێزەکانی ئەمریکایە بەڵام پێت وایە کە ئەگەر هاوپەیمانێتیەک لە نێوان وڵاتانی دیکە و ئەمریکا دژ بە عێراق دروست بێت لە بەرەوەی چەند ڕۆژ بەر لە ئێستاش هێرشکرایە سەر بنکەیەکی هێزەکانی فەڕەنسا و سەربازێکی فەڕەنسی گیانی لە دەستا و کوژرا عێراق بەرگەی ئەم شەڕا قورسە دەگرێت لە کاتێکدا وەکو جەنابەت ئاماژەت پێکرد ئابوووریەکەی داڕوخاوە زەرەرێکی زۆری ئابووری پێدەگات و لە ڕووی سەربازی شەوە توانای بەرپرسدانەوەیکی ئەو تۆی نییە کەواتە عێراق بێت چی بکات؟ بڵێ خۆی مەسەلەکە و جاریش کەش هەڵێم ئێرانە ئێران حزبەڵای لەدەست چوو ئێران سووریای لەدەست چوو ئێران حەماسی لەدەست چوو ئەوەی کە هەیەی ئێستا عێراقی هەیە و تقریبا ئەتوانم بڵێ یەمەنیش کەس بووە بەڵام عێراقەکەی هەیەی اینجا خۆ عێراق تاکویستە کە ئەگە بڵێ عێراق چۆتە ناو جەنگەکەیە خۆ عێراق وەکو جەنگی داعش نییە شەڕی تانک و شەڕی کلاشینکۆف و شەڕی تۆپ بێ ئێستا حال حاضر شەڕ هەمووی فڕۆکەیە و موشەگە و درۆنە ئەمانەیە اینجا خۆ عێراقیش لەبەر خاتر بەرژەوەندی خۆی هێڕش ناباتە سەر ئەو وڵاتانەی دەوروبەری ئەوەی کە بۆیە کرێ هێڕشە باتە هەرێمی کوردستان و لە هەندێک ناوچەی هەرێمی کوردستانەدات کە ئەو وابیرەکاتەوە خۆیان و ئێران کە هەرێمی کوردستان لەبەرەوەی بنکەیەکی سەربازی ئەمریکای تایە ئێمەش لە هەرێمی کوردستانە دین تۆڵەی ئێرانەکەینەوە اینجا خۆی وەکو ئەڵێ انگلیزی ئەڵێ ئیندایرەکت غیری مباشر غیری ڕاستەوخۆ عێراقیش لەناو جەنگەکەیە قبول بکەی قبول نەکەی عێراقیش لەناو جەنگەکەیە لەگەڵ ئێرانە لە یەک سەنگەر شەڕەکەن دژ بە ئەمریکا و ئیسرائیل بەڵام ئەوەی ئەعلانی ناکەن لەبەرەوەی وزارەتی بەرگری بە فەرمی لەناو ئەم شەڕە نییە حەشدی شەعبی لیانێ بەڵام بەغیری فەرمیە وڵا عێراق وتانیە ڕاست و چەپ بوو شەک فڕێداتە کوردستان زۆر ناوچەیەکی زۆری وێران کردووە ئەوە بکیە ئەوە نیابەتەن بۆ ئێرانە ئەو کاراکەن جا خۆڵا من ئەگەر لە من پرسیە لە وڵا عێراقش بەشدارە لە شەڕ درۆکە عێراق بڵێ ئێمە بەشداری وڵا درۆکرد و ئەزاننیش ئەگەڕێمە سەر کاک دکتۆر باسی کردو دوای عێراق لەسەر هێزە شیعەکانە لەسەر وزارەی بەرگری و بەرگری ناڕۆنە پێشەوە ئەوانە فتوایەکیان بۆ بدرێت لە نەجەفەوە لەسەر فتواکار ڕۆنە پێشەوە ئەو میلیشیانە ئیمانیان نییە بە وەزارەتی بەرگری باشە بەڕێز قەرەداغی کۆنتڕۆلکردن یا لەناوبردننی ئەم گروپە چەکدارانە لە نێو خاکی عێراق بۆ ئەمریکا هەندە سەختە کە نەتوانێت کە لە کاتێکدا سەرقاڵی شەڕ لەگەڵ ئێران و کۆمەڵێک بابەتی دیکەیە بتوانێت لە گەرمەی ئەم ئاڵۆزیانەدا کۆنتڕۆلیان بکات یا بە شێوازێکی دیکە ڕوبڕیان ببێتەوە خۆی سەختە زۆر سەختە چکامە پێویستی بە جەنگی زەمینی هەیە ئایا ئەمریکا توانێت بێتە ناو جەنگی زەمینی بێتە ناو عێراق شەڕی ئەو فەسالانە بکە بە موشەک و بە فڕۆکە ناتوانێت ئەوانش ئیجراعاتی خۆیان هەیە توانین پێشکی خۆیان بپارێزن و خۆیان زۆر بەهێز بکەن لەو منتیقەیە کە زیانێکی کەمتر لە خۆیان بدەن بەڵام هەروە بتوانێت ئەمریکامان لە ناو بەنابێت و لە 2023 ئەبوای ئەم شتیان بزانایە کە 2023 سەدامیان ڕوخان ئەبوای بیانزانێت کە ئەم عێراقە ئەبێت عێراقێکی شیعە سەر بە ئێرانە ئەمە ئەبوای بیانزانێت بەڵام بدایەتەکەی خۆتەزانی سەرەتا لە عێراق لە 2023 بووە هەراهوریا و ئەو منتحاری ئەو بکوشتنە کەسە تا 2006 خۆیان گرتەوە ئەو وەختە
خۆیان بەشدار بوون ئەمریکیەکان خۆیان بەشدار بوون لە دروستکردنی حەشدی شعبی و ئەم جیهاتانە ئەمریکیەکان زۆرمانیان مەشقی سەربازیان داوامانیان دروست کرد ئینجاڵێ فێرکەران فێری مەکە فێرت کرد لە بیری مەبە فێریانیان کرد دروستیانیان کرد ئێستاوانش هەڵگەڕانەوە دژیان ئەمە کەمجان نییە ئەم شتە ڕۆدات لەگەڵ ئەمریکا لە زۆر وڵاتی کە هەیە هەڵەگەڕێنەوە دیجە بەڵام عێراق لەو قەناعەتەم عێراق لە دەستی ئەمریکا دەرچووە وەکو حکومەتی بەغا ئێران حکمەکات هەتاکو ئەم لەحزەیە مستقبلی عێراقا ئەگەر حکومەتی ئێران بڕخێ عێراق خراپ تێکەچێت باشە بەڕست کەرەداغی چەندین ساڵە عێراق بۆتە گۆڕەپانی ململانەی ئەم وڵاتانە و یەکلاکردنەوەی بەرژەوەندیەکانیان لە نێو خاکی عێراق لە ماوەی ئەم چەند ساڵەدا هەر هەژمونی ئێران باڵا دەست بووە کە بەم شێوازە گروپ و میلیشیا دوای دەکەون ئەمریکا نەیتوانیوە هەژمونی خۆی لە عێراق بسەپێنێت لە کاتێکدا کە لە سەردەمی کۆماریەکان بە تایبەتی ڕخنە لە دیموکراتەکان دەگیرا کە عێراقیان بەدەستەوەدا وڵاتانی دیکەیان بەدەست ئێرانەوە داوە ئەی کۆماریەکان لەم چەند ساڵەدا چیان کردووە؟ هیچیان بۆ نەکرا ئەوە کە بۆیان کرا شیعیان کردە شیعیان دروست کرد لە بداتە دوای شیعە بۆت بدوشبریانە سنیەکان هەر لە سەرەتاوە بە داعش و بە مقاومەی فەلوجە و کوشتنی ئەمریکیەکان لە دەستیان شۆری لە سنیەکانش ئەوەی کە ماوەتەوەی بڕۆ کوردەکەیە نە سنیەکەیەوە نە شیعەکەیە هەردوو لە جێی متمانە نین بۆ ئەمریکا هەبەش کوردەکەی جێی متمانەیە بۆ ئەمریکا لەبەرەوەی کوردەکەش سیاسەتێکی زۆر عەقڵانە بەکارێنن ئەو سیاسەتەی کە خۆیانە پارێز خۆیان ناتوانن وەکو وڵاتێکە بپارێزن وەکو هەرێمێکن لە ناو خاکی لە ناو حکومەتی عێراقا مەجبورە بن ئەوانش هەندێ سازش بکەن لە لەگەڵ هەندێک جیهاتە تا خۆیان بپارێزن ئەگینا ئەتوانم بڵێم ئەمریکا نەشی ئەو نەسودی بەدەستە هەردوو لە دەست دەرچوونە سنیەکان زۆربەیان داعشی بوون ئەوەش هەیە زۆربەی سنیەکان چوونە ناو داعشیەکانە شەڕیان کرد شیعەکانش لە حەشدی شعبیە خۆ ئەمریکا نەیتوانی هەردیان کۆنترۆل بکە بەڵام دیموکراتەکان شلوشاو بوون لە مەسەلەیە جمهوریەکان هات لە پێشەوە خۆ 2017 بینیمان جمهوریەکان هات لە پێشەوە یەکسەر باسی نەوتەکەی کەرکووکیا کرد بەڵکو یارمەتی حەشدی شعبیان دەکە بچی کەرکووک داگیر بکەن هات لە پێشەوە ئێمە کەیوان و بە حەسەنمانەوێ ڕۆشتی کەیوان و بە حەسەنیان کرد یەکسەر بۆ خۆیان گرتیان ئەمە سیاسەتێکی ئەمریکایە لەو منتیقەیە نەوتەکەیە ئەم شەڕەش مەسەلەی نەوتەکەیە نەوتی ڤەنزوێلایان گرتووە نەوتی وڵاتانی شێخنشینی کەنداویان هەمووی بەزی خۆیان گرتووە نەوتەکەی عێراق و ئێران ماوەتەوە چی لەوێ بەرژەوەندی لێوەیە رووسیا بەرژەوەندی لێ نایانەوە بە هیچ شێوەیەکە یەک وڵاتێک بمێنێ یارمەتی چین بدات لە مەسلەی پترۆل و لە مەسلەی سوتەمەنیە نایانەوێت چین ڕکابەری ئەمریکا ڕکابەری یەکەمی ئەمریکایە بە هەر شێوەیەکە دەستی چینیان بڕی لە ڤەنزوێلا ئەیانێ دەستی چینیش ببڕن لە ئێرانە هەمان کاتە ئیسرائیلیش نایەوێ ئێران ببێتە وڵاتێکی ساحب بۆمی ئەتۆمی ئەوە بەس خۆی بێتە تاکو خۆی بپارێزێ ئێرانشەڵێ منیش مافی خۆ بەخۆم بپارێزم وەکو چۆن کۆریا بۆم ئەتۆمی هەیە خۆی پارێزتەوە کەس دەرەقەتی لایە منیشەمەوە وڵاتێکی ئیسلامیم ئیسلامیەکان ساحبی بۆمێکی ئەتۆمی بنەوەی پاکستان کلیلەکەی بەدەستی ئەمریکایە بەلکو کلیلەکەی بەدەستی خۆم بێ و خۆم بپارێزم اینجا لێرەیە ناکۆکی ئیسرائیل لەگەڵ ئەمریکا لەگەڵ ئێرانە جیاوازە لەوەی ناکۆکی ئێرانە لەگەڵ ئەمریکایە زۆر باش بەڵێ دکتۆر دڵزار جگە لە عێراق وڵاتی دیکەی دراوسێ ئێرانیشەیە لەوانە تورکیا لەو کاتەوە 3 درۆن و موشک ئاراستەی تورکیا شکراوە هەر ئەمڕۆ وەزیری دەرەوەی تورکیا ئاماژەی بۆ کرد بەهۆی هیچ گێچەڵیەک ئێمە ناچینە ناو جەنگێکی هەرێمایەتیەوە ئایا تورکیا هەڵوێستی لەم نێوانەدا چۆن دەبینی جەنگی هەرێمایەتی مەبەستیەوەیە کە تورکیاش ئەگەری هەیە دژ بە ئێران لە کاتێکدا هاوپەیمانی ئێرانە بێتە دەنگ یان نە ئەمریکا تورکیا ئەوێت لە نێوە ماڵۆزیانەدا شەڕی بەرژەوەندیەکانی خۆی لە ناوچەکەدا بکات خۆی لە ڕاستی لە تورکیا چاودێری بارودۆخەکە دەکات تورکیا ناوێت بچێتە ناو جەنگێکەوە کە پەیوەندی بەو نیە ئێمە دەبێت ڕاستیەکان بۆ بینەران ڕوون بکەینەوە ئەم جەنگێکی ئایدۆلۆژی سیاسی ئابوووریە جەنگێکی قوڵە تەنها پەیوەندی بە ئایدۆلۆژیان نییە کە ململانەیەکی ئایدۆلۆژی هەیە لە نێوان ئیسرائیل و ئێران وە بە جەنگێکی سیاسی ئایا ئێران دەبێتە خاوەنی بۆمبی ئەتۆمی و ئیسرائیل نایەوێ و لە بنەچەکەی لە ئابوووریە و کە وریا هەندێکی باس کرد
زیاتر پەیوەندی بە خودی چینەوە هەیە بەڵام ئەوە ئێران ئێستا بەشێکە لە پرۆسەکە کە لە مێژە بەرنامەی بۆ دانراوە ئەوەی کە لێرەدا دەمێنێتەوە وڵاتی تورکیا سنوورێکی هاوبەشی هەیە لەگەڵ وڵاتی ئێران و کۆمەڵێک خاڵی هاوبەش لە نێوانیاندا هەیە مەسلەی نەتەوەیە کە ئەو هەردوو وڵاتەکە کوردی تێدا هەیە تورکیا کۆمەڵێک حسابات دەکاتن نایەوێ لە کاتی ئێستادا بەشداری لە هیچ جۆرە جەنگێک بکات تورکیا ئەزمموی جەنجی هەیە لە جەنجی یەکەمی جیهانی تورکیا بەشداری لە جەنگێکدا کرد کە پێی وابوو ئەوەی کە دواتر دەوڵەتی تورکیای نوێیان دامەزران پێیان وابوو سیاسەتێکی هەڵەی گرتە بەر و بۆیە ئەمە وای کرد کە تورکایەکە لە ڕۆژهەڵاتەوە تا باکووری ئەفریقیا وڵاتی تورکیا دەوڵەتی عوسمانی بوو ئێستا ئەم تورکیایی ئەمڕۆی لێ دروست هاتە بەرەوە بۆیە لە جەنجی دوم ژیرانەتر هەڵسوکەوتیان کرد نەچونەوە ئێستاشی لەگەڵدابێ لەسەر ئەم سیاسەتە دەڕۆن خۆیان بە دوور دەگرن لە جەنگ بەڵکو ئەوەی کە تورکیا ڕاستە لەلایەن ئێرانەوە پەلامار درراوە موشک ئاراستەی وڵاتەکەی کراوە و ئێرانی ڕایگەیاندوە ئێمە بە فەرمی هیچمان لەگەڵ ئێوە نییە ئێمە ئەمە سیاسەتی دەرەوەی ئێرانە و سوپای پاسدارانە و ڕابەری نوێشە ڕایانگەیاندووە لە هەر ناوچەیەک بارگای ئەمریکی تێرا هەبێتن ئێمە پەلاماری دەدەین ئێمە بەستی ئێمە وڵاتەکان نییە مەبەستی ئێمە نەتەوەکان نییە مەبەستی ئێمە ئەو بنکە و بارگایانەیە کە ئەمریکا و ئیسرائیل لەو وڵاتانە هەیەی بۆیە لە ناو تورکیاژێکێک لە وڵاتانەیە کە بارگای بنکەی سەربازی ئەمریکی لێیە بۆیە پەلامار دەدرێت وە تورکیا گومانی تێرانە وڵاتێکە دەتوانێت سەروەری خۆی بپارێزێ خاوەن چەکی پێشکەوتووی ئاسمانی و زمینیە دەتوانێت ئەم موشەکانی کە ئاراستەی ناوخاچی وڵاتەکەی دەکرێت بە ئاسانی تێک بشتێنێ بۆیە لە کاتی ئێستادا وا ڕفتار دەکاتن ڕاستە سەرکۆنەی ئێران دەکاتن و لە هەمان کاتیشدا دژی سیاسەتی ئەمریکاشە بۆیە سیاسەتێکی گرتوۆتە بەر ئەو زیاتر باس لەوە دەکاتن کە وەزیری دەرەوەش ئەمڕۆ باسی کرد و سەرۆکی ئەو وڵاتەش باسی کرد ئێمە دەمانوێت پێویستە یعنی بە زمانی ئەوەی کە پێویستە وەکو فەرمانکردن پێویستە ئەم جەنگە کۆتایی پێبێندرێت بۆ ئەوەی هەموو ناوچەکە تێوە نەگلێنن لە جەنگێکی بێ کۆتایی بۆیە تورکیا زیاتر کار لەسەر ئەوە دەکاتن هەوڵ دەدا کەلێنێک یاخود کەناڵێک دروست بکاتن بۆ ئەوەی پەیوەندی ئەم دوو وڵاتە بگەینێت یەکتر و بیان هێنێتە سەر مێزی گفتوگۆ و ئەگەر بەست بێتن یاخود کۆتایی بە جەنگی نێوانیان بێت خۆی ناچێتە جەنگ لەگەڵ باشە دکتۆر هەرێستا کە ئێمە قسە دەکەین بەرگری بەحرین ڕاگەیاندووە کە موشکێکی بالستی ئێرانیان خستۆتە خوارەوە کاراستی بەحرین کراوە ئەمە چەندین جارە کە بەحرین دەکرێت ئامانجێکێک لە وڵاتانە بوو هەڵوێستی ڕوونیشی بەرامبەر بەوە بووە دەڵێت کە لە دەستپێکی شەڕ تا ئێستاش 152 موشک خراونەتە خوارەوە 230 درۆنیش تێکشکێنراون لە ئاسمانی وڵاتەکەیان ئێران بۆ ئەم هەڵەیە دەکات کە زۆر جار بە هەڵە ناو دەبرێت کە هێرشی سەر وڵاتانی هاوپەیمانی خۆی دەکات یا ئەوان نوالێ دەکات کە بچنە بەرەی دژی ئێرانەوە ئایا لە درێژمەودادا ئەگەرم شەڕە بەردەوام بێت وا دەکاتم وڵاتانش بچنە بەرەیەکی یەکگرتووی دژ بە ئێران لە کاتێکدا پێشووتر هاوپەیمانی بوون و لە نێو قوڵای خاکی ئەوانەوە ئێران دەسەڵاتی باڵای هەبوو خۆی لە ڕاستیدا ئێران ئێمە بەر لەوەی بچینە سەر ناوەرۆکی وەڵامەکەت پێویستە باسەوە بکەین خۆی ئێران پێی وایە هۆکاری ئەو پەلامارانە ئەو وڵاتانەنە یعنی لە ڕێگەی ئەو وڵاتانەوە کار ئاسانی بۆ ئەمریکا کراوە و بۆ ئەوی پەلاماری ئێران بدرێتن بەهۆی بوونی بنکە و بارگە سەربازی و هەواڵگریەکانی ئەمریکا لە کۆی گشتی ئەو وڵاتانە بەڵام ئەوەی کە ئێران بۆچی پەلاماری وڵاتانی کەنداو دەدا ئەوە پەیوەندیشی ئەوە لایەنێکی تری بابەتەکەیە چونکە ئێران لە هەمان کاتدا کە چۆتە ناو جەنگ هەر مەبەستی ئەوە نییە کە تەنها وەڵامی ئەمریکا دەداتەوە ئێران چەند وڵاتێکی دەستنیشان کردووە لەوانە ئیمارات لەوانە بەحرین و وڵاتانی تری کەنداویش بەڵام ئەگەر ببینین زۆرترین هێرش و پەلاماری ئەم دوو وڵاتە دەدا لەبەر ئەوەی ئەم وڵاتە هەردووچی ئێران پێی وایە ئەم وڵاتانە جگەلەوەی کەوا بارگای سەربازی ئەمریکی لەوێ هەیە بەڵکو ئەوێن ئەو وڵاتانە هاوکاریشن بۆ شۆردنەوەی هەموو ئەو پارانەی کە سەرمایهدارەکان لە ڕێگای بەحرینەوە ئیتر دەچێت لەوێ دواتر ئاڵوگۆڕی پێدەکرێت و دەچێتە وڵاتانی تر کە سەرمایە گوزاری پێدەکەن و بنیادنانی و بەرهێنانی پێدەکەن بۆیە ئێران هەر وەکو خۆشی ئەم ڕۆژوە لە ڕۆژانی ڕابردوش باسی کرد ئەگەر ئەمریکا دەست بۆ ژێرخانی ئابووری من بباتن منیش ژێرخانی ئابووری هەموو وڵاتانی کەندا و تێک دەدەم و یەک لەو سیاسەتانشی کە گرتووەتە بەر ڕێگای هەڕەشەکردنە لە تێکدانی ژێرخانی ئابووری وڵاتانی کەنداوە وڵاتانی کەندا و ئێمە باش دەزانین ئەوان وڵاتی بەرهەمهێنەرنینە هەموو توانایان لەسەر هەناردەکردن و بەرهەمهێنانی نەوتە بەڵکو بەکاربەرن و ئەوان لە نەوت هەناردە دەکەن کەلوپەلی خۆراکی دەکڕن چونکە کوشتتوکاڵیش نینە تەنها نەوتینە
و ئێران دەیهەوێت لە ڕێگای لێدان لە ژێرخانی ئابوووریان کەس نەوت و بانکەکانی بە تایبەتی بانکی نێودەوڵەتیشە نێودەوڵەتی کە لە ئەوەی سوێفتە لە ئیمارات بوونی هەیە دەیهەوێت لەم ڕێگایەوە جۆرێک لە بۆرسەی عالەمیش تووشی پەککەوتن بکاتن کە بنکەکەی لە لەندەن و ئەمە دووچاری قەیرانێکی گەورەی دکتۆرەمە تا ئێستا کە وڵاتانی عەرەبی کەنداو کردویانە دان بە خۆداگرتنە یا پاراستنی بەرژەوەندیەکانە یا چه سیاسەتێکە کە لەم نێوانە داگرتویانەتە بەر خۆی وڵاتانی عەرەبی بە شێوەیەکی گشتی لە بەردەم دووڕیانێکدان ئێمە دەزانین وڵاتانی عەرەبی پێیان ناخۆشە پەلاماریان دەدرێت جارێ ئێمە با ڕوون بکەینەوە وڵاتانی عەرەبی ڕاستە ئەوان لە ماوەی ساڵانی ڕابردوو جۆرەها چەکی پێشکەوتوی ئەمریکایان کڕیوە لە سعودیا لە قەتەر ئیمارات یعنی لەگەڵ بچووکی ئەو وڵاتانە گرێبەستی چەکی زۆر گەورەیان لەگەڵ وڵاتی ئەمریکا کردووە ئێمە لە سەردەمی فترەی یەکەمی دۆناڵد ترامپ بینیمان کە هاتە وڵاتانی کەندا و 400 میلیارد دلاری زیاتر لەگەڵ خۆی بردەوە هەمووی چەکی پێفرۆشتن و ئەم چەکانە تاکو ئێستا وابزانم تۆزی لەسەر نیشتووە لە تۆزی بیابانەکانی کەنداوی لەسەر نیشتووە بەکاری نهێناوە ئەوان توانای جەنجیان نییە بەکاری ببن و شارەزاییشیان نییە لە ڕووی تەکنۆلۆژیای سەربازیەوە دەبێت ئەمەش لەبەر چاوبی و لایەنێکی تر هەیە کە پەیوەندی بە ئایدۆلۆژیا هەیە ئەوەی کە وڵاتانی عەرەبی دەستەوەستان کردووە ئەوەیە کە بەرەی جەنگەکە لە نێوان ئێران و وڵاتانی عەرەبی نییە ڕاستەوخۆ بەڵکو لە نێوان ئێران و ئیسرائیلە و ئەمریکاش ئەوەی کە جەنگەکە شێوازێکی ئاینی بەخۆوە گرتووە وڵاتانی عەرەبی لێرە دەستەوەستان ماوەتەوە لەلایەک وڵاتەکەیان پەلامار دەدرێت لەلایەن ئێرانەوە ئەگەر بچنە بەرەنگاری یاخود ڕوبەڕووی ئێران ببنەوە ئەوان ڕاستەوخۆ دەچنە ئەو بەرەی کەەوە هەموو هاونیشتیمانیانی وڵاتانی عەرەبی کە دژینە ئەویش ئیسرائیلە بۆیە وڵاتانی عەرەبی لە کاتی ئێستادا لە نێوان دووڕیانێکی بێکۆتاییدان بچنە بەرەی ئێران ئەوە دەبنە لایەنگری خۆیان بدەنکەن پەلاماری ئێرانە بچنە ئەو بەریش دەچنە لای ئیسرائیل کە ئەمە ناوخۆت باشە بەڕێز خەرەداغی بە دوا پرسیارم بۆ جەنابەت وێنە گەورەکە بێت ئەوەی کە ئێستا خوێندنەوەی بۆ دەکرێت لە ئەم شەڕەی کە زیاتر لە 2 هەفتەیە بەردەوامە وتت ئەمریکا کەوتۆتە ناو هەڵەیەکەوە کە نازانێت چۆن لی دەربێت پێت وایە لە کۆتاییدا دانوستان دەکات لەگەڵ ئێران یان نە لە ئامانجەکانی خۆی بەردەوام دەبێت ئەگەرچی شەڕەکە درێژخایەن بێت و تێچوویەکی زۆری لە ڕووی بودجێ بەرگریشەوە بۆ ئەمریکا هەبێت بەڵێ خۆی هەر ڕۆژێک خەبەرێکی تازەیەتە پێشەوە کاریگەری هەیە لەسەر تحلیلاتی شخصی و نەبەس من زۆربەی برادران یعنی قسەکانمان و تحلیلەکانمان ڕۆژ بە ڕۆژ ئەگۆڕێت من لەو باوەڕم لە بدایەتە لە سەرەتا من وا لەو باوەڕە بووم کە ئەمانە بە پلانەوە هاتوونە بۆ ڕوخاندنی حکوومەتی ئێرانە لە دوایەوە دەرکەوت کە بۆیان ناکرێ بەڵکو ئێران بەهێزتر بووە بەرامبەریانە دەستوەشانەکەی ئێران وەکو ئەوەی پارەکەی مانگی شەشتە بوو بەڵکو ئێستا زۆربەی درۆنەکان و موشکەکان لە ئامانجی خۆیەدا اینجا لێرە ئەمریکا حساباتی خۆیەکات ڕۆژی 2 میلیارد خەرجێتی ڕۆژی 2 میلیارد دلار ئەوە 2 هەفتەیە 14 ڕۆژە زەربی دوی بکەوە 28 میلیارە جگە لەوە زیانێکی زۆر گەورەی داوەتە وڵاتانی کەندا و ئەوانە لە وەزعی ئابووریان خراپ بێت وڵاتەکە هەمووی ئەفەوتێن بە تایبەتی ئیمارات و بەحرێن و کوێت و ئەوانە هەمویان لەسەر کەنداوی دیریان تیجارەتیان هەیە سعودیە نەختی وەزعی باشە توانێت نەوتەکە بە ڕێگەی دەریای سوورەوە بنێرێت بە قەناتی سوێسی بفرۆشێ اینجا لێرەیە ئەمریکا وەزی خراپە ئەگەر وا بڕاتە پێش وەزی خراپە هەفتەی داهاتوو دەرەکەوێت ئەوە هەفتەی دەرکەوت هەفتەی داهاتوو دەرەکەوێت ئەگەر نەیانتوانی بەم بۆ مردمانەی کە ئێستا هەیە حکوومەتی ئێران زەعیف بکەن و ئۆپۆزیسیۆنێک و یان ملت هێرش بباتە سەر حکوومەتی ئێرانە و حکوومەتەکە بگۆڕن ئەو وەختە مەجبورە بن بۆ دانیستوان لەگەڵ حکوومەتی ئێرانە مانەیەکە دۆزنەوە مانەیەکە دۆزنەوە دایم ئەمە پیشەیە لەلایەن وڵاتە زلێزیەکان مانەیەکە بۆ دۆزنەوەڵێن ئێمە نەگەیشتی و ئێمە لە ئێرانماندا و ئێرانمان لاواز کرد ئیتر هێزی نەمایەوە وەکو یەکەم جاکەوتیان ئێمە هەرچینەوەوی ئێرانەوەیمان واکردوامانێ ئەو مانێک دە شەڕێکی کا دۆزنەوە لە شوێنێکی کەیە ئەمەش نق بەبێت و ئەبێت لە بیریانە چێ ئەخبارەکان هەمووی ڕات لەسەر ئەو لەسەر شەڕێکی قەناعەتم بەم شێوەیە بڕە ناتوانن ئێران بڕخێن مەجبورە بێنە بدابشن و ئەگەر لەگەڵ ئێران دابنشن نەی ڕخێنن وڵا ئێران زاڵە بێتە سەر ناوچەکەیە هەموو وڵاتانی کەناوە وەختە ترس و لەرزیانە بێ لە ئێرانە ئێران ئەم جارە بەڕاستی نیشانی دا کە هێزن
باش زۆر سپاس دەکەم بەڕێز وریا قەرەداغی ڕاوێژکاری نێودەوڵەتی لە هۆڵنداوە لەگەڵ کوردستان 24 بووی زۆر سپاس. سپاس دەکەم دکتۆر دڵزار سپاسی جەنابی شتەکەم